ئەمڕۆ ڕۆژێکی سەخت و قرس و لەبیر نەکراو لە هزر و یادەوەری دانیشتوانی مووسڵ کە وەک دووەم گەورەترین شاری عێراق لە چەند ڕۆژێکدا تەواوی شارەکە کەوتە بندەستی چەکدارانی داعش. ئەوانە ساڵانێکی سەختیان بەهۆی شکستی سوپای عێراق و داگیرکردنی شارەکەیان لەلایەن ڕێکخراوی داعشەوە لە ساڵی 2014 بەسەر بردووە. دوای پێکهێنانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە ئۆکتۆبەری 2016 تاوەکو تەمموزی 2017 لە ماوەی دەمانگدا تواندرا بە پشتیوانی هێزەکانی پێشمەرگە و هاوپەیمانان شارەکە کۆنتڕۆڵ بکرێتەوە. لە ساڵانی ڕابردوودا دۆسیەی لێکۆڵینەوە لە کەوتنی مووسڵ کە لەلایەن پەرلەمانی عێراقەوە وروشێندرا، بەڵام ئامادە نەبوون بانگێشتی بەرپرس و پلەدارانی ناوسپا و پۆلیس و بەرپرسانی ئەو شارە و کەسانی دیکە بکەن، بە تایبەتی لە نێو گومان لێکراوە سەرەکیەکانی ئەم کارە ساتە کە دیارترینیان سەرۆکوەزیرانی پێشووی عێراق نووری مالیکی بوو. لە کەوتنی مووسڵەوە تا ڕاگەیاندنی ئازادکردنی عێراق بە تەواوی لە نێوان ساڵانی 2014 بۆ 2017 بەهۆی شەڕەکانی ڕزگارکردنی شارەکان زیاتر لە 250,000 کەس بوونەتە قوربانی، لەگەڵ دەیان هەزار کەسی ڕفێندرا و بێسەر و شوێنکراودا. وێرانبوونی تەواوی ژێرخانی شارەکەش پرسێکی دیکەیە کە بە پێی وەزارەتی پلاندانانی عێراق تەنیا تێچووی ئاوەدانکردنەوەی شاری مووسڵ پێویستی بە زیاتر لە 88 ملیار دۆلارە، جگە لە وێرانکردنی زیاتر لە 56,000 ماڵ و تۆمارکردنی ناوی 11,000 کەسی بێسەر و شوێن کە نازاندرێ لە ژیاندا ماون یاخودنا. سەرەڕای ئەمەش هەڵمەتەکانی ئاوەدانکردنەوە بۆ شارە ئازادکراوەکان لە ئاستی پێویستدا نەبوون، لە کاتێکدا تا ئێستاش ئەو ناوچانە بەهۆی کۆنتڕۆڵکردنی لەلای میلیشیاکان و گروپە چەکدارەکانی نزیک لە ئێرانەوە لە دانیشتوانی ڕەسەنی خۆیان بێبەشن. بە بڕوای چالاکوانانی سیاسی شارەکە، دۆسیەی کەوتنی شارەکە ئازارێک بووە بۆ خەڵکی ئەو شارە و ڕوبەڕووی زیانێکی گەورەی جەستەیی و دەرونی بوونەتەوە. بە جۆرێک زیادە ڕۆی نییە بگوترێت هەرخێزانێکی مووسڵ کەسێک لە خانەوادەکەی بەهۆی داعش و هێزەکانی عێراق و میلیشیاکانەوە لەدەستداوە، یانیش بەهۆی بۆردومانەکانی هاوپەیمانی نێودەوڵەتیەوە شارەکە بە تەواوی خاپوور بووە.